بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئاڵلقەی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆدا باز لە تاونەکردنی کابینەی عادل عەبدولمەهدی و دۆخی هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەدەین. ناکۆکی لە ناسیاسەکانی عێراق بەردەوامە و چەندین هەوڵی سەرۆکوەزیرانی عێراقیش بۆ پڕکردنەوەی وەزارەتە بەتاڵەکان شکستی هێناوە. ناکۆکی لەسەر هەردوو وەزارەتی ناوخۆ بەرگری حکوومەتی نوێی عێراق هەوڵەکانی تەواوکردنی کابینەکەی عادل عەبدولمەهدی پەخستووە. هەرێکە لە هاوپەیمانی بنیاتنان بە سەرۆکاتی هادی عامری و نووری مالیکی و هاوپەیمانی چاکسازی بە سەرۆکاتی موقتەدا سەدر و حەیدرابادی ناکۆکی قوڵیان لە سەرکاندیدکردنی وەزارەتی ناوخۆ و بەرگری هەیە. موقتەدا سەدر و حەیدرابادی سوورن لەسەر دژاتیکردنی فالح فەیاز کاندیدی وەزارەتی ناوخۆ لە بەرامبەریشدا هادی عامری و مالیکی پێداگری لەسەر ناوبراو دەکەن. لەلاکی ترەوە سونەکان لە سەر کاندیدی وەزارەتی بەرگری ناکۆکن و هاوپەیمانی قەرار دژی کاندیدکردنی فەسەڵ جەبار کاندیدی وەزارەتی بەرگرین و هاوپەیمانی قەراریش پشتگیری دەکات. لە ناولانە کوردیەکانیشدا ناکۆکی لە سەر پۆستی وەزارەتی داد بەردەوامی هەیە و پارتی و یەکێتی هەوڵەکانی خوان خستۆتەگەر بۆ وەرگرتنی ئەو پۆستە. سەرڕای ناکۆکی لایەنەکان عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق جەخت لەوە دەکاتەوە کاندیدەکانی ناگۆڕێت. ڕۆژی 24 ئۆکتۆبەری ئەمساڵ عادل عەبدولمەهدی لەناو پەرلەمانی عێراق سوێندی یاسایی خوارد. پەرلەمان لە کۆی 22 وەزارەت متمانی بەخشیە 14 وەزیری کابینەکەی دوای زیاتر لە مانگێکی شتایستا دیار نییە کەی 8 وەزارەتە بەتاڵەکەی دیکە یەکلای دەکرێنەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک هۆشیار بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسەلەی تاوانکردنی کابینەی عادل عەبدولمەهدیەوە دەست پێ بکەین، هۆکاری چیە کە ئەم کابینەیە تەواو ناکرێەوە ناکۆکیە لەسەر چەند وەزارەتێ بە تایبەتی و وەزارەتی بەرگری و ناوخۆ؟ خۆی هۆکاری سەرەکیەوەی کە تا ئێستا عادل عەبدولمەهدی نەیتوانیوە کابینەکەی تەواو بکات لە ڕاستیدا سیاسەتی دوو پێوانەییە. سیاسەتی بانێکەوتووەیە کە عادل عەبدولمەهدی بەداخەوە یعنی جێبەجێ دەکات لە مەسەلەی دانانی وەزیرەکانە. لە ماوەی ڕابردوودا خۆتان نەزانن هادی عامری لەگەڵ سەدرا هەردووشان اتفاقیان هەبوو وەکو فەتح و سائیرون بەوەی کە کەسێکی مستەقل بێنن و ئەو کەسە مستەقلە بە حساب کابینەیەکی تەکنۆقراتی بێلایەن دروست بکاوە. زۆربەی لایەنە سیاسیەکان با بڵێن دەرفەت بدەن بە عادل عەبدولمەهدی کە خۆی کاندیدەکان هەڵبژێرێ. تا ڕادەیەکی زۆر جەماعەتی سائیرون یان با بڵێن کوتلەی ئیسلاح پابند بوون بەو ئیتیفاقیەوە و کۆمەڵێک خەڵکیان با بڵێن کاندید کردو کە خەڵکی بێلایەنن یان با بڵێن جۆرێک لە ئازادیاندا بە عادل عەبدولمەهدی. لە هەندێک بەشیە چ ئەوەی کە پێوەستە بە پشکی کورد چ ئەوەی کە پێوەستە بە پشکی جەماعەتی بینا عادل عەبدولمەهدی کەسەکانی لە حیزبەکان داناوە ینی حتا لە ناو حیزبەکانی شابۆ نمونە خۆتە زانێ سە سونەی بینا هەیە لەگەڵ سونەی ئیسلاح هەندێک کەسی حیزبی داناوە ئەوان لەسەر مەسەلەی فالح فەیاز پێیان وایە ئەمە کەسێکی حیزبیە و جەماعەتی سائیرون بە تایبەتی و ئیسلاح بەگشتی پێیان وایە فەیاز بۆ وەزارەتی داخلیە کە خۆتان نەزان وەزارەتی داخلیە وەزارەتێکی ئێزگار گرنگە یعنی دەوڵەتێکە لەناو دەوڵەتێکە حکوومەتێکە لەناو حکوومەتێکە بەقەدەر بەحرین تەنها منتەسیبی هەیە یعنی وەکو وەزارەتی ناوخۆوە تەخسیساتی مالی لە نزیکەی 11 ملیار دۆلارە مانگا ساڵانە عەفوە. لەبەرەوە کێشەی سەرەکی تا ئێستا مەسەلەی وەزارەتی ناوخۆیە هەروەها وەزارەتی دیفاعیشە. وەزارەتی دیفاعیشەوە دەکەین بەس بەرەز بۆچی سیاسەتی بانێکەوتووەوە عادل عەبدولمەهدی چۆن ینی پەیڕەوی دەکات لەوە چی بوو ینی ئەزانی کە باسەکاڵێ من حکوومەتەکەمە بێ حکوومەتێکی تەکنۆقراتی بێلایەنی مستەقل بێ. لە هەندێک حزب کاندیدی حزبی وەرناگرێ بەس لە هەندێک حزب کاندیدی حزبی وەرەگرێ. بۆ نمونە کاندیدەکانی پارتی دوو کەسی حیزبین هەندێک لە کاندیدەکانی تری با بڵێن جەماعەتی بینا حیزبین بەڵام ئەو کاندیدانەی تری کە جەماعەتی سائیرون هەنێشیان پێشکەشکردون لە ڕاستیدا حیزبی نین یعنی خەڵکی تەکنۆقراتن خەڵکی مستەقلن یعنی لە هەندێکیان وەرەگرێ لە هەندێکیان وەرناگرێ حتا ئەوەی کە پێوەستە بە وەزارەتی دادەوە وەزارەتی داد دەڵێ من کەسێکی بێلایەنمەوێ
بەڵام CV بێلایەنێک لە گۆڕان وەرناگرێ بۆ نمونە حتا لە یەکێتیشی وەرناگرێت لایەنێک بەڵام لە پارتی وەرەگرێ ئەوەی حاکم دارایی قاضی دارایی کە پێشکەشیان کردووە یعنی لەوەش ئەوێ جۆرێک لە بێلانی نەپارێزە ینی لە بەشێکی ئەمێ بێلایەن بم لە بەشێکی حیزبی بم ئێ ناکرێت ینی کابینەکەیان ئەبێ لەگەڵ هەندێک لایەن بۆ نمونە کاندیدی حیزبیان لێ وەردەگرێ بە هەندێکی بێلایەن وەرناگرێەوە کارەکەی چی زانی هۆکارەکەیەوە ئەم پیاوە پێی وایە لە بە ئیتیفاقکردن لەگەڵ سێ چوار زەعیمە سێ چوار سەرکردەی دیارە ئەتوانێت کابینەکەی تێ بەپەڕێ و کێشەشی نەبێ ینی ئەو نەیشاردێتەوە لە چەند شوێنێکی ژووتوێتی لە کۆبوونەوە تایبەتەکانی شاوتوێتی پێی وایە ئەگەر اتفاقك لەگەڵ هادی عامری اتفاقك لەگەڵ سەدرا اتفاقك لەگەڵ بارزانیە اتفاقك لەگەڵ چوزانم حەکیمە یان عەبادیە ئەتوانێت کابینەکەی تێ بەپەڕێت پێویست ناکە بۆ نمونە لە ناو کورد گوێ لە هەموو کورد بگرێ لە ناو سونە گوێ لە هەموو سونە بگرێ لە ناو شیعە گوێ لە هەموو شیعە بگرێ تەنانەت گوێ لە کوتلەکانیش ناگرێت گوێ لە کۆمەڵێک زەعیمەگرێ بە حسابی خۆی وە خۆش دەزانی خۆی کوتلەی پەرلەمانی نییە خۆی ئەم دوو حەلقەیە حەلقەی دەسەڵاتی جێبەجێکردن کە سەر و کۆمار و سەرۆشی ئەنجومەنی وەزیرانە هیچیان کوتلەیان نییە بەمانایەکی وە ئەو تۆ کە بتوانن زۆرینەیەکی زۆریان هەبێ کاکە وەختی خۆی کە بۆ نمونە مالکی سەرۆک وەزیران بوو زیاتر لە 100 پەرلەمانتاری هەبوو دیفاعی لێ کرد ئەم پیاوە خۆی وەکو شەخصێک پەرلەمانتاری نییە سەرۆکی کۆماریش کە بەشێکە حەلقەیەکە لە حەلقەی با بڵێن دەسەڵاتی تەنفیزی ئەویش بە هەمان شێوەیەنی مکەونەکەی خۆی بە تەواوەتی پشتیوانی لێ ناکە مکەونی شیعە گوێ لە عادل عەبدولمەهدی دیناگرێ بەشێکی گوێ لە سەدرەگرێ بەشێکی گوێ لە هادی عامریەگرێ بەشێکی گوێ لە حەکیمەگرێ بەڵام گوێ لە شخصی خۆی ناگرێ خۆشی جۆرێک لە بێمنەتی پێوە دیارە بەوەی کە قبولتانە بەم شێوەیە باشە قبولتانە ئیستیقالەکەم بەڵام بەڕاستی باسەوەی کردوتە ئێستا دەست لە کار کەشت و هەڕەشەوەی کردوکەن کە هەمیشە خۆی ئەم هەڕەشەی هەیە لە سەرەتاوە لە یەک دوو مقابلەی تەلەڤیزیۆنیە باسی لەوە کرد کە ئیستیقالەکەی لە جیرفانیایەتی دوایی لەو نامەی ئەخیر کە ناردوێتی لەگەڵ ئەم هەشت وەزارەتەڵێ ئەگەر پێیان وابێ ئەمە نقطەی زوعفە و من ناچارەکەن بەوازهێنان واز ناهێنم ینی جۆرێک لە تەراجعی لەو سیاسەتە پێوە دیارە بەڵام بەڕاستی بەگشتی ئەدای زەعیفە یعنی ئەگەر تەقیمی ئەم چەند ماوەیە بکەیت تا ئێستا لاوازەکەی لەچیدایە بۆ نمونە ماوەیەکی کەم نییە بۆ هەڵسەنگاندنی ئادایی ناوبراو لاوازیەکەی لەوەدایە هەر ڕۆژی یەکەم مەسەلەن بەسەر یاسە پێنرا کە کۆمەڵێک وەزیر دەنگی لەسەر نەدرێت قبوڵی کرد تا ئێستا نەیتوانیوە وەکو پێویست وەکو وتم هەر گەورەترین دەلالەتی زەعیفیەکەی ئەوەیە کە نەیتوانێت کابینەکەی تەواوکە ئەو قەرارانەی کە چاوەڕوانەکرا قەراری زۆر جددی و ساڕم بن هەر لە سەرەتاوە دەست پێ بکە هێشتا هیچی وای لێ نەبینراوە گرنگترین خاڵ کە دەرکەوت لانی کەم بە سەرەتایەکی لاوەزەوە دەست پێکە مەسەلەی موازنەیە یعنی هەتا ئێستا ڕوئیای ئەو بۆ موازنەی ساڵی 2009 ڕوونیە تەنانەت پەسەندی ئەو نسخەی کردبوو کە زۆر نسخەیەکی بێکەڵک بۆ عەبادی ئامادەی کردبوو یعنی ئەگەر ئاماژەکانت بۆ بژمێرم چەندین ئاماژە بۆ ژمێرم کە سەرەتایەکی باش نین بۆ عادل عەبدولمەهدی باش ئەگەر بینی سەر کاندیدی وەزارەتی ناوخۆ فاڵح فەیاس هۆکاری چییە مەسەلەن یعنی هۆکاری دژایەتی بۆەوەیە کە تەنها کەسێکی حزبی یاخود هۆکارەکەی چییە مەسەلەن ئەو دژایەتی کە سەدر و بۆ نمونە عەبادی دەیکەن بۆ فاڵح فەیاس زانی کاک حەکیم حقیقەتێکی لە عێراقا زۆر گرنگە ینی بینەرانی ئێوە بیزانن ئەویژەوەیە کە ئەم سەردەما سەردەمی جەماعەتی سەدرە لە بەغایە یان لە ناو پرۆسی سیاسی عێراقا سەردەمیانە ئەزانی پێشتر سەردەمی دەعوە بوو ینی هەتا با بڵێن عەبادیش سەردەمی دەعوە بوو جەماعەتی سائیرون جەماعەتی سەدر پێیان وایە ئێستا ئیتر کاتی ئەوەیە کە هەرچی ئەوەی لە دەعوەیە بوو بێ یان ئەوەی کە پێوترێت دەوڵەتی قوڵ کە وەزارەتی ناوخۆ کۆمەڵە وەزارەتی تر گرنگ هەیە یعنی مؤسساتی گەورە هەیە بەدەستی جەماعەتی دەعوەوەیە لە دەستیان دەربێنن یعنی ململانەکە خۆی لە ئەساسا خۆی ڕاستیەکەی ئەمەیە ینی سراع لە بینی سەدر و جەماعەتی دەعوەیە ئەیانەوێ ئەو مەفاسیلانەی کە زۆر گرنگن بەدەستیانەوە نەمێنێ پێیان وایە وەزارەتی ناوخۆیشێکە لە گرنگترین ئەو وەزارەتانەی کە ئەگەر بەدەستی بینا ئەوە یاخود بەدەستی داوای کۆنەوە یاخود بەدەستی ئەو گروپۆ نەبێت کە دەوڵەتی قوڵی بەدەستەوەیە کاری گەورەدانێ بەڵام پێم وانییە بە ئاسانی ئەوانیش دەستبەرداری بن چکۆ کوتم ینی وەزارەتی ناوخۆیچێکە لە گرنگترین وەزارەتەکان و باشە گرنگی چیە بۆ لایەنێک کەوەری بگرێ بۆ نمونە دژایەتی سەدروان بۆ فاڵح فەیاس بۆ وەری بگرێت چ سوودێک مەسەلەن بە هادی عامری و نوری مالیکی و ئەوانە دەکات کە پشگیری دەکەن زانی خەڵک حقیقەتێکی لا ڕوون نییە ئەویژەوەیە کە دەوڵەتی قوڵ دەوڵەتی قوڵ چییە لە خوار وەزیرەوە لە خوار وەزیرەوە وەکیل وەزیر مدیر عامەکان هەیئاتەکان مەفاسیلی تری دەوڵەت لە خوارەوە بەشی زۆری بەدەستی داوەیە ینی وەکو چۆن ئێستا مەسەلەن پارتی وێشێتی کوردستان هەموو بەدەست ئەوانەوەی تۆ گەر وەزیرێکی شت هەبێ ینی لە خوار وەزارەتەکە و هیچی هی تۆ نێ نەمدیر عامی هی تۆێنە وەکیل وەزیری هی تۆیە نەمدیری شوعبەی هی تۆیە لەوێ ژوایە
بێجگەلەوەکو باسم کرد ینی وەزارەتی ناوخۆ بێنە بەرچاوی خۆت هەموو پۆلیسی ناوخۆ شۆرتە اتحادی حرەسی حدود مرور ینی دەوائری اتحادی هەمویان بەدەستی جنسیە و جەوازات تویتر بڕۆ یەکەکانی وەزارەتی ناوخۆ بژمێرە بزانە چ کاریگەریەکی گەورەی هەیە وەزارەتی ناوخۆ وەکوتم ینی یەکێکە لە گەورەترین ئەو وەزارەتانەی کەوەکوت حکوومەتێکە لەناو حکوومەتێکە بۆیە بە ئاسانی دەستبەرداری نابێت. باشە بەس بەڕێزوتە سەردەمی سەدرەکانە ئێستا پەرلەمان بەدەستی ئەوانەوەیە بەدەستداوانەوەی ینی دەرکەوت پەرلەمان بەدەستی ئەوانەوەی بێجگەلەوەی جێگری سەرۆکی پەرلەمانیانەی هەر کاتێک بیانەوە جەلسەیەک تێک بنتێشیەدەن و بێجگەلەوە شەقامی بەغدادیش بەدەست ئەوان ینی شەقامی تووڕەی شیعە تا ڕادەیەکی زۆر بەدەستی سەدریەکانەوە هەیە ینی ئێستا جەماعەتی بینا یاخود مالیکی و هادی عامری و ئەوانە ئەتوانن میلیشیاکانیان ئەتوانن حەشدی شعبی ئەوانە بجوڵێنن هێزی چەک بەدەستی ئەوانە زیاتر بەڵام شەقام بەدەستی سەدرەوەیە ینی تاکە سەرکردە لە عێراقەکە بتوانێت 2 ملیۆن و سەروی ملیۆن بێنێتە سەرجادە بە یەک ئیعاس تەنها مقتەدا سەدرە. باشەوە کاری چیە هەژمونی سەدر ئێستا زیادی کردو مەرز بۆ وەزارەتی ناوخۆ و مەسەلەن بەرگری و ئەوانەدا نێوکارەکەی تەنە مەسەلەی ئەوەیە کە هەڵبژاردن 54 کورسی ناوە 54 کورسی مەسەلەن لە کۆی 329 کورسی کەم نییە ینی نەخێر هەری ئەوە نییە ینی سەدر بە درێژایی لە دوای 2023 و 2004 توانیوێتی زۆر جوان یاری بکات لەسەرەوەی دایمە خۆی بە معارەزە نیشان بە لە کاتێکا لە حکوومەتێک لە دوایەکەکانە بەشداری کردو ڕۆڵی گەورەشی بینیەوە بەڵام دایمە وەکو معارەزە خۆی نیشانداوە یەک دوو خەڵکی هەژار بەگشتی ئەو خەڵکەی کە زۆر تووڕێ و لە عێراقا لە گەندەڵی بێزارە و خزمەتگوزاری نییە و ئاوی نییە و کارەبای نییە و بێسن لە شوێنێکی وەکو بەسترا ینی تەلەوسێکی بیئە هەیە کە خەریکە سەرەتان لەوێ بێ بە دیاردەیەکی بەرفراوانی ئەو تۆ کە خەڵکی هەراسان کردووە لە بەسترا ئەم هەموو کێشەی کە لە شیعە یاخود شەقامی شیعی تێکەوتووە سەدر توانیوێتی زۆر باش خۆی بکە بە نوێنەر بێجگە لەو کاریزما کەسێتی و لەو کاریزما دینیەش کە وەکو مەرجع هەیەی ینی خۆتان زانن ینی ئال سەدر بەگشتی پێگەیشی گەوریان لە سیاسەتە هەبوو چ لە هەمووکو پێگەی دینی وەکو پێگەی سیاسی چ لە سەردەمی سەدداما چ لە سەردەمی ئێستاە هەموو ئەوانە کۆبوونەتەوە و لە غیابی ئەوە شار دەسەڵات بەدەستی داوە و بەدەستی حیزبەکانی ترەوە بەخۆش دەزانی عادەتەن ئەوانەی کە بەدەسەڵاتیان بەدەستەوەیە خەڵک بەگشتی لیانە تەچێتەوە ینی باش ئەگەر حسابیەوەی ئێرە مەکە کە بە تەزویر حسابی هەرێمی کوردستان مەکە کە بە تەزویر لە کوی لە سەدا 40 خەڵک یەکێتی و پارتی زۆرینن پارتی زۆرینەیەکی ڕاهاوێکێتی چونکە حساب کە لە سەدا 60 خەڵک ئەم جارە بە منتیقی بادینانیشەوە بەشداریان نەکردووە ینی بۆی عادەتەنەوەی کە دەسەڵاتی بەدەستەوەی خەڵک لێتە چێتەوە ینی باش لەسەر وەزارەتی بەرگری نێسونەکانیش خوانیشکاریان هەیە لەسەرم وەزارەتی بەرگری کاندید وەزارەتی بەرگری لەناو خۆیانە کێشەیان هەیە ئێستا عادل عەبدولمەهدی لەوەیە باڵین قبوڵی کردووە کە ئەو کاندیدی ئایاد عەلاوی بێ کاندیدی ئەوە فەیسەڵ بەڵێ کاندیدی ئەوە سونەکان لەسەر ئەوە پەسەندنین هەتا ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە بەشێک لە سونەت پێشنیاری خەڵکی شیعی ئەکەن یعنی کەسی شیعی ئەکەن بۆ وەزارەتی بەرگری تەنها بۆ ئەوەی کە باڵێن ئەو بەشەی سونە نەیبا یان باڵێن ئەو تۆجوهەی سونە نەیبا چکە خۆ دەزانی عەلاوی خۆی وەکو شەخسێت پیاوێکی شیعیە بەڵام لەبەر پیاوێکی لیبراڵە و قەزەی دینی زۆر لەسەر هینێ و زۆربەی باڵێن حیزبەکەی زیاتر تابعێکی سونی هەیە لەسەر سونە زیاتر مەحسوبە تا شیعە بەڵام لەسەر وەزارەتی با بڵێن بەرگریش کێشە هەیە ئێستا تا ئاخر چۆن دابەش بوون سونەکان ئێستا دابەش بوون بەرەزوت بەسەر مەسەلەن بینا و ئیسلاحات چۆن دابەش بوون ئەزانی دابەشبوونەکە دابەشبوونێکی سەیرە ینی ئەو تەحالوفاتانی کە لە سەردەمی هەڵبژاردنە هەبوون بەشی زۆری ئەندامەکانیان هاتوچۆیان کردووە ینی هەندێکیان لەوێ چوونەتەوێ ینی لەناو سونەی عێراقا وەکو کورد نییە ینی ئێستا کورد ئەگەر پەرلەمانتارێ لە شوێنە بڕاتە شوێنێکی تر لە کوتلێ بڕاتە کوتلەیەکی تر ئەبێ بە قیامەت هەڵەسێ تەبان ئەمە هینێکی خراپ نییە من بەشتێکی باشی ئەزانم بەڵام لەوێ زۆرینەی ئەوانەی لای عەلاوی بوون عەلاوی ئێستا چەند کەسێکی زۆر کەمی بۆ ماوەتەوە لە قایمەی وەتانی هەمویان ڕۆیشتوون چوونەتە لایەکی تر بەعکسیشەوە هەر ڕاستە هەندێکیان دابەش بوون بۆ لای چوونەتە لای جەماعەتی با بڵێن بینا هادی عامری ئەوان هەندێکیشیان لە جەماعەتی ئیسلاحان یعنی خۆ دەزانی خالد عوبەیدی و مەجموعەیەکیان لای حەیدەر عەبادی و ئەوانن جەماعەتی کەرابلۆ ئەوانی تریشانیشیان لای بیناءن هەر یەکەیان پیان وایە وەزارەتی بەرگری ئەبێ حسەی ئەوان بێ جایتر کێشەیە لەسەر ئەوە باشە باسی سەلیم جبوریش دەکرا پێشتر بۆ وەزارەتی بەرگری سەرۆکی پەرلەمانی عێراق بەڵێ وایە جا ئەمیش یەکێکە لە کاندیدەکان و بەحساب ئەو تەنانەت دعمی دەوڵەتانی دەرەوەشی لە پشتەوەی وەکو قەتەر و ئەمانە قەتەر و تورکیا و ئەوە بەڵام ئاخر شت کە پێش ئەوەی کە جەلسەی ئەخیر هەڵبژیرێ
بەشێکی زۆر لە کەسایەتی شیعیەکان و هەتا لەوانەی سونەش پێیان وا بوو کە ئیتر ئەبێ مەرجعیت ئەم قەزەیە حەسم کا بە تایبەتی ئەو تێکگیرانەی کە لەسەر مەسەلەی وەزارەتی ناوخۆ دروست بووە و پێم وایە ڕۆشتون بەرەو ئەوەی کە داوای حلێک لە مەرجعیت بکەن چونکە خەریکە ئالۆسکێ ینی خەریکە بێ بەگری ددان ینی لە گری دەستەوە خەریکە بێ بەگری ددان پێم وایانەوێت لە ڕێی مەرجعیتەوە حەلی بکەن باش ئەگەر لەسەر وەزارەتی دادیش کە پشکی کوردە ناکۆکی هەیە تا ئێستا ناکۆکیانە چارەسەر نەکراونە سەر وەزارەتی داد ئەوی کە پێوترێ پشکی کورد با سەرەتایەک بڵێم بەدیدی من بەلامەوە طبیعیە یەک وەزارەتیش لەناو حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کورد نەبێ بەو شرتەی کە خزمەتی هەرێمی کوردستان بکەن وەزیرەکان عەرەب بن شیعە بن بەلامەوە مهم نییە هیچ ینی بۆی ئەمە وەکو پێشدەست بڵێن بەڵام کە دێتە سەر استحقاقی وەتەنی ئەگەر بێتە سەر استحقاقی وەتەنی و دابەشکردن کورد وەکو پێکاتە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سایە 18 یەکێتی و پارتی کە بۆ ڕازی بوون سێ وەزارەت لەناو حکوومەتەکە وەربگرن بە نسبەی لە سایە 12 ڕازی بوون کە ئەمە زۆر خراپە یعنی دەکاتە لە 12 سێ وەزارەت دەکاتە لە سایە 12 بوو لانی کەم داوای 4 وەزارەت بکەن بەڵام لەبەرەوەی پێیان وا بوو دوو بۆ پارتیوێکی بۆ یەکێتی ڕوا بێدەنجیان لێ کردووە ئێستا ناکۆکن لەسەرەوە ئاخر جار هاتنونتە سەرەوەی وەزارەتی داد بێلایەنێک با بڵێن پڕی بکاتەوە کوردیشی بێلایەن کوردی بێلایەن پێشکەش کراوە پارتی پێشکەشی کردووە گۆڕان پێشکەشی کردووە یەکێتی کاندیدەکەی کاندیدیشی حیزبیە کاک خالید شوانیە ئاخر جار ئەو لەناو ئەو کاندیدانەی ئەو سیڤی تەقدیم کردووە کە پارتی تەقدیمی کردووە کە قازی دارایە ئەوەی کە وەختی خۆی نامی ئەنجومەنی حکم بوو ناکۆچی لەسەرە یعنی لەبەرەوەی کە پارتی بە تقریبن بە کاندیدی خۆی ئەزانێ لایەنەکانی تر بە کاندیدی خوانی نازانن بێجگە لە پارتی لایەنەکانی تر لە ژوورەوە نەبوون نەشتوونە ژوورەوە ینی چونکە پێیان ینی بەنسبەت ئێمە وەلانی کەم وەکو گۆڕان قەزێکە قەزێکی مەبدەئیە ینی پەیوەندی بەوە نییە کە هیچ پێمان وایە و کاندیدی کە ئێمە پێشکەشمان کردووە لە هەمویان لێ هاتووترە و بێلایەنە یعنی ئێوە کاندیدتان پێشکەش کردووە پێشکەشمان کردبوو کێ ئەو کاندیدە کە حاکم شێخ لەتیف بەڵێ ینی کاندیدی تەکلیف لەلایەن گۆڕانەوە پێشکەش کاندیدی گۆڕان نییە نەخێر خۆ زانای حاکم شێخ لەتیف پیاوێکی مستەقیلە ینی پێشتریش ینی ئەو کاتی کە پەرلەمانتاری گۆڕانیش بوو هەر مستەقیل بووە دواتریش گەڕاوەتەوە بۆ سەر مهنەکەی خۆی بەڵام هەموو کەسێک شایەتی بۆ هەم ئازادی و هەم دەستپاچی و لە هاتوویەکەی ئەدات پێم وایە بێزگە لە حاکم شێخ لەتیف کاندیدی تریشەیە مستەقیل هەر گۆڕان تەقدیمی کردووە ینی کاڵم گۆڕان تەقدیمی کردووە سیڤیەکانیان تەقدیم کراوە بەس کێ داوای لە گۆڕان کرد خۆتان پێشکەشتان کرد نەخێر عادل عەبدولمەهدی باز دەوێت کە پارتی داوای لێوە کردووە پێشکەش بکەن نەوەڵا ئەسڵ وەساسینی عادل عەبدولمەهدی خۆی تەکلیفی کردووە بە شەخسی بۆی کە گۆڕانیش خەڵکی مستەقیل تەقدیم کە باش خۆی بە شەخسی تەکلیفی کردووە باش بەس قسە لەسەر بەڵام لە نەتیجەیە ئەو کاندیدەی پێشکەش کردووە کە پارتی تەقدیمی کردووە باش بەس نەتیجە دەگۆڕدرێنە ئەو کاندیدانە چ وەزارەتی من نازانم لە ڕاستیە ئێستا ئەیانەوێ بڕۆن بەرەو بۆ وەزارەتی دادیش بڕۆن بەرەو کاندیدی تەسویە ینی نە کاندیدی لەناو پەرلەمانە دەنگی خۆیان ینی بڕۆن بەرەو کاندیدی تەسویە ینی کاندیدی سێم نە ئەوەی یەکێتی بێنە ئەوەی پارتی بێ کاندیدێک بێ کە بێ لایەن بێ هەموو لایەک لەسەری ڕازی بن بەڵام بەڕاستی وەکوتم ینی من بخۆم پێم وایە ئەم جۆرەت لە تەمسیلی کورد تەمسیلێکی هینە تەمسیلێکی باش حیزبیە ینی مەسەلەن دیسانەوە هەر سیاسەتی بانێکە و دوو هەوایە بۆ تۆ بۆچی قبوڵیەکەی بۆ نمونە پارتی دوو وەزیر تەقدیم کە هەردووچی دوو کەسی حیزبی قوح بن تۆخ بەڵام بۆ ئەوەی سێم ئەڵێ نەخێرە بێ بێلایەن بێ یعنی چی ینی دوانت حیزبی قبوڵێکێکت حیزبی قبوڵ نییە ینی بەم ئسلوبە بێ من پێم وایە ئەم حکوومەتە زۆر بڕناکە لە ڕاستیە ئەم کابینێ زۆر بڕناکە تەمەنی کورد دەبێت ینی من نازانم من تەمەناش ینی من لە دڵەوە پێشتریش و تا ئێستاش ینی زۆرێ لە چاوەڕوانی خێرمان زۆر بوو لە عادل عەبدولمەهدی و تا ئێستاشی لەگەڵا بێ لەسەر هەر هەنگاوێکی چاکسازی یاخود چاکەخوازی پشتیوانیەکەین بەبێ هیچ جۆرە دوودڵیەک بۆ چاویشمان لەوە نییە ینی لە حکوومەتە چیمان ئەبێت چیمان نەبێ بەڵام بەڕاستی بەم عەقڵیەتە و بەم ئالیەتە بەم تێگەیشتنە نیوە حیزب و لەگەڵێکێکا حیزبی و لەگەڵێکێکا ناحیزبی مراعاتکردنێکی زۆری لایەنێک و پشتکردنە لایەنێکی تر بەم شێوازە بەردەوام نابێت باشە بەڵام پێش زۆر بازدەوە کە کەمە دۆستی کوردە ینی دۆستی کوردە یاخود دۆستی هەندێک سەرکردەی کوردە ینی ئەزانی مەسەلەی دۆستایەتی بۆ دیسان لای من پێناسەیەشی تری هەیە ینی ئەمەی کە ئەوترێت هەر تەنها لەبەرەوەی کە بەڕووی بەشێک لە سەرکردەکانی کورد پێ ئەکەنێ یاخود پێ ناکەنێ ئەمە دۆستە و ئەمە دۆستنی و ئەمە دوژمنە و ینی مەسەلەن بیانە بەرچاوی خۆت تا دوێنێ ماریشی دوژمن بووانێ ئەم جارە لەم سەردانەیە بارزانی کە چۆ بۆ بەغاپی و تۆ بەر بابەت تحالف بکەینەوە بێکەوانە یە پێشتر هەر ئەم مالیچیە ئەوە بوو کە بارزانەیە و دەگەر ئەمە حکوومەت دروست بکە من ئەگەر ئەم حکوومەت دروستکە من سەر بەخۆی ڕاگەێنم بۆیە تەنانەت تێگەیشتنی خۆشیان بۆ دوژمنایەتی و دۆستایەتی شتێکی هین نییە ستاندارد نییە
لە دنیادا هیچ گەلێک چاوی لەوە نییە فلان کەس لێم نزیکە و فلان کەس لێم نزیک نییە بەڵکو چاوی لە مامەڵەکردنێکی مۆزوعیە یعنی بۆ نمونە بەدیدی من عادل عەبدولمەهدی کاتێک دۆستی کوردە کە چاو لە دزینی یەک دڵۆپە نەوتی هەرێمی کوردستان نەپۆشێت مەرجنێ بەدیدی پارتیەوەی بەدیدی پارتیەوە ئەگەر ڕێگە بدا بۆ نمونە ئەوان خۆیان بارزی خۆیان پارتی نەوت بفرۆشن مەسەلەن ڕەنگە عادل عەبدولمەهدی بۆ بەدۆست بزانن بەدیدی من پێم وایە نابێ یەک دیناری داهاتی ناخۆ بڕوا بۆ هیچ حیزبێک ئەبێ بڕاتەوە بۆ قاسەی گشتی لە قاسەی گشتیەوەدا بەش بکرێتەوە بەسەر خەڵکی ئەم وڵاتەدا بە هەرێمی کوردستانیشەوە تەبعاً بەدیدی من ئەمە دۆستایەتیکردنی گەلانە دۆستایەتیکردنی کورد و هەرێمی کوردستان بەم شێوازەیە کە هەوڵ بدەی واز بێ ینی چەتەگەری نەوت نەمێنێ چەتەگەری داهاتی ناوخۆ نەمێنێ ئەمە دۆستایەتیە بەدیدی من بەڵام ئایا دیدی خەڵکی تری شار ئەمان دیدە نازانم یعنی لەبەرەوە ئەمە شتێکی ینی وەکوتم ینی جیاوازی هەیە لە تێڕوانینەکان پیاوێکی تێگەیشتووە ینی لە ڕاستیدا ئەو خۆی کاگە حەجیم هەر کەسێک ئێستا توانە بگەڕێتەوە سەر مەقالەکانی سەر وتارەکانی کە وتاروشتەکانی خوێنی تۆ بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا ئەو کاتێکی ئیستیقالەی کرد لە وەزارەتی نەوت هەفتانە وتاری هەبوو ینی هەفتانە کۆمەڵێک وتاری مەوزوعی زۆر دقیقی هەبوو کە من کەم هەفتە هەیە وتارەکانی نەخوێنە بێتەوە کۆمەڵێک ڕوئیای تیۆری زۆر باشی هەیە ینی نەزەری بەڵام ئایا لە پراکتیکە ئایا لە عەمەلیە ئەمەی پێ ئەکرێ هەتا ئێستا کە هاتووە لە ڕاستیدا شتێکی ئەو توی لێ نەبینێت زۆر باش بەس قسە لەسەرەوەی بۆچی لە بەغداد تەنایەکێتی و پارتی پۆستەکانی کوردیان بەرکەوی لایەنەکانی تر گۆڕان کۆمەڵیە گرتو مەسەلەن لایەنەکانی تر بۆ ینی پۆستیان بەرنەکەوێ لەبەرەوەی کە هەموو جارێک ئەم دوو لایەنە بە تەزویر بێیان بە تەزویر نەبێ بە خۆشی بێیان بە خۆشی نەبێ دەسەڵاتی سیاسیان بە ئەمری واقع مۆنۆپۆل کردووە عادل عەبدولمەهدی مەسەلەن کە بیرەکاتەوە هەولێر بەدەست پارتیەوەیە ئەچێ زیاتر مامەڵە لەگەڵ ئەوە کاتابی لەگەڵ مامەڵ بێەوە بێجگەلەوەی کوتلەکەشی کوتلەیەکی گەورەیە ئەتر ئەو بیر لەوە ناکاتەوە ئەم کوتلەیە چۆن هاتووە لە ئاسی جەماوەریە لە سەیح شەسی بەژاری کردویان بەژاری نەکردەوە بە تەزویر هاتووە بیر لەوە ناکاتەوە مامەڵە لەگەڵ ئەمری واقعەکە ئەمری واقع ئەوەیە کە یەکێتی و پارتی سەپاون بەسەر ئەم کۆمەڵگەیە و کۆمەڵگەکەش خۆی کۆمەڵگەیەکی بەداخەوە هەم سلبیە خۆی ینی نەگەتیڤە هەمیش بێ ئومێد کراوە ئاخر جار لە سەیح شەسی نەچوو بۆ دەنگدان وای کردکەوە تا یەکێتی و پارتی بە نسبەتێکی زۆر چۆتە پێشەوە یەکێتیش بە دوایەوەیەتی ئەبێ ئەم خەڵکی کوردستان بەگشتی بە تایبەتی ئەوانەی دەنجیان نەداوە کە پێیان وا بۆ مەسەلەن سزای لایەنەکانی ترەدەن سزای کۆمەڵگەکەیان داوە بێ 4 ساڵی تر چاوەڕێ بکەن بزانن یەکێتی و پارتی چیان بۆکە من بۆ خۆم لێت ناشارمەوە بەڕێی شەخسی خۆم کاک حەشیم پێم وایە لە هەرێمی کوردستانی و لە عێراقیش لە بەرەنجامی ئەم دوو هەڵبژاردنەی کە کرا ئەبێ ئەم لایەنانە لێگەڕێن یەکێتی و پارتی لە دەسەڵاتا بن یەکێتی و پارتی لە حکوومەتا بن ئەبێ یەکێتی و پارتی تەحملی مەسئولیەتی تەواجودیان بکەن لە سوڵتەی تەنفیزی بەغا و حکوومەتی هەرێمی کوردستانیش لێرە خەڵک کە دەنجی نەداوە سوور ئەیزانی ئەگەر دەنگ نەدایت پارتی ئەبێ بە زۆرینە جا زۆرینەی دهۆکیش بێ یعنی ئەیزانی خەڵک لە سلێمانی کە نەچوو بۆ دەنگدان زانیوێتی پارتی ئەچێتە سەروی 40 کورسیەوە و بە دهۆک حکمی سلێمانیە کە حکمی هەموو کوردستانەکە باشە ئەبێ خەڵک تەحملی ئەوە بکات ئەو 4 ساڵە بێ خەڵک تەحملی بکات چونکە پێم وایە هیچ نەماوە نەوترێ هیچ نەماوە نەکرێ لەگەڵ هەموو ئەو کەم و کورتیانەی کە لە ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی ترا هەبوو بەڵام پێم وایە کۆمەڵگە نەبوو بەم شێوازە سلبیانە بیر بکاتەوە پێم وابوو ئەبوو لەم مەترسیە تەمان جا کە بێتە سەر ئەوە جزئێکیەکەوێتە سەر مجتەمع جزئەکەی تر یەکەوێتە سەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنە سیاسیەکان بەڵام ینی دەنگمان کەوت یعنی ئەوەنەی هاوار سپاس دەکەم دواتر بە درێژی لە بەشی دوم باسی دۆخێرێم دەکەین بەس سەبارەت بە پشکی هەرێم مەسەلەی بوجە بەڕێز دەندامی لیژنەی دارایی پشکی هەرێم چی بەسەردەی ئینجادێتەوە ناو پەرلەمان مەسەلەی بوجە ئێستا بۆ پەرلەمان خوێندنەوەی بۆ ناکات تا ئێستا وەکو لیژنەی دارایی چاوەڕوانی ئەوەین کە نوسخەت با بڵێن هەموار کراوەکە چکە داوامان کرد هەموار بکرێتەوە تعدیل بکرێت لە وەزارەتی داراییەوە بێتەوە بۆ لیژنەی دارایی نەهاتۆتەوە تا ئێستا ئێمە وەکو پەرلەمان درەنگی ساڵی پێویست بوو موازنە لە دەیدەوە پێویست بوو موازنە لە دەیدە لە ناو پەرلەمانە بێستا بزانە چەندی مانگە زۆر دواکەوتووە بەڵام چاوەڕوانی لیژنەی دارایین ئەوەی کە پێویستە بە پشکی هەرێمی کوردستانەوە کاک حەکیمێنی بۆی سەر لە خەڵک نەشێوێنین ڕاستەوخۆ پێوەستە بەو 250,000 بەرمیلەی ڕۆژانەوە ئەنێردریان نانێردرێ ئەگەر لە هەرێم ناردیان ئەوە ئێمە لەوێ ئیش زۆرەکەین لەسەرەوەی لانی کەم بچێتە نسبەی لە سایە 14 ئیشمان زۆر کردو بۆی ئەو 9 تریلیۆنەی کە دانراوە بچێتە سەروی 11 نزیشی 11 یعنی دانە بەزێ بچێتە سەرەوە بەو مەرجەی کە هەرێم ئیلتیزام بکات یعنی ئەو نەوتە بنێرێ لە بڕگەیەکی ترە ئەڵە نەوتی زیادەش ئەبێ بنێرێتەوە لەگەڵ داهاتی ناوخۆش ئەگەر هەرێم ئیلتیزام بکە
بەڵێ چێتە نزیشی 11 بۆ 12 تریلیۆن چاوەڕێوە دەکەن هەرێم پابند بەوە بۆ کێشی دارایی خەڵک و چارەسەر بێت. من بۆ خۆم پێم وایە مەلەفی نەوت تەمە ناکەم هەڵە بم بەس مەلەفی نەوت ئەو عەقدانەی کە کراوە کە عەقدی مشارەکەی ئینتاجە و ئەو شیرینیانەی کە وەرگیراوە و ئەو هەموو گەندەڵی کە لەم مەلەفەیە کراوە بەگشتی و ئەو دابەشکاری لە بینی کانە نەوتەکانە کراوە فڵان بۆ ئەم نەوتە بۆ فڵان و ئەم بیرە بۆ فڵان و ئەمە بۆ فڵان و ئەم پشکە بۆ فڵان کەس و ئەم پشکە بۆ فڵان کەس چ لێرە و چ لەولا مەلەفی نەوتی کردو بە مەلەفێکی ئاڵۆز و بارگرانی ئەوتۆ چ قەرزەکەی چ ئیدارەدانی پێم وایە بە ئاسانی لە ژێری ناچنە دەرەوە پێشم وایە ناتوانن بە ئاسانی التیزام بکەن بەو 250,000 لە ڕێگەی سۆمەوە تەمە نائەکەم هەڵە بم بەڵام ئەم معادلەی سیاست لە کوردستانی عێراق چ لە ناو پارتی وەکو باڵانس جا باڵانس لە ناو عائیلەی بەرزانی و لە ناو پارتی خۆشی چ لە ناوێشێتی و عائیلە دەستڕۆیشتەکانی ناوێشێتی نەوت ڕایگرتووە. ئەمە چۆن نەوت بۆ تەوەیەوەی کە باڵانسیە زەڕابگرێت یعنی بیانە بەرچاوی خۆ دەنی خۆ دەزانی پێویست ناکە بچمەنەوە خەڵکی کوردستانی دەزانی پێویست ناکە بچمەنەوە ئەم تەفاسیلەوە مەسەلەن لە ناو پارتیا وەکو عائیلە چکاک نەچیروان چکاک مەسرور ئەوانە هینیان هەیە ینی خەتی خوانیان هەیە کەناڵی خوانیان هەیە فەزایی خوانیان هەیە داهاتی خوانیان هەیە پارەی خوانیان هەیە وانە لە ناوێکێتیش عائیلە سیاسیەکان دیارن گروپە سیاسیەکان دیارن ئەگەر داهاتی نەود نەمێنێ و ئەبێ هەمویان دەم بکەنە سەر داهاتی ناوخۆی داهاتی ناوخۆ بەشی هەمویان ناکات ینی ئەو گەندەڵیەی کە هەیە لە کوردستانی عێراق نامێنێت ینی ئەوەی کە ئێستا لە ناوی شێتی سەرباری ئەو هەموو جیاوازی کە هەیە بەڵام بێ کۆماونەتەوە بەشێکە لەو پارەی کە پێوترێت کاسەی پڕ ئاشتی ماڵە کاسەکە پڕ نەمێنێ ئەگەر کاسەکە پڕ نەمێنێ تێگەچێ بۆیە من تەمە ناکەم هەڵە بم و تەمە ناکەم و فعلەنیش ئەگەر بیانەوێ یەک تۆز دەست بگرنەوە لەم گەندەڵی یەک تۆز زۆر نا یەک تۆز دەستی لێ بگرنەوە توانە 250 کە بنێرن چونکە خۆ دەزانی مەسەلەن ئەگەر 250 کە بنێرن بەسی گەندەڵی خۆشیان دەکات ئەزانی کاک حەکیم خۆیت ئاخر جار کاک سەفین ئیعلانی نەکردووە کە 400,000 نێرن ڕۆژانە ینی من پێم وایە 400 زیاترە زۆر زیاترە بەتایبەت ئەگەر بەهۆی ئەوەی تانکەر و زۆرشتی تریش حساب بکەین ئەتوانن نسبەتێکی بۆ خۆیان ینی بفرۆشن ئەوەی کە پێوترێت تەزیری مستەقیل کە زۆر فەشەلی هێناوە تەمان کە منم قسەیەکەم ئەمە قسەی سیاسی نییە کاگە حەکیم ئەمە قسەی عیلمیە کە ئەڵێم ئەوەی پێ ئەوترێت ناردنە دەرەوەی سربەخۆ فەشەلی هێناوە تەحەدای هەر یەکێک لە ئاشتی هەورامیەوە بۆ هەر یەکی شتێکم بێن لە بەرنامەکەی تو بەرامبەرم دانیشن با پێم بڵێن نەخێر تۆ قسەیەکی سیاسیەکەی و فەشەلی نەهێناوەوە سەرکەوتوو بە فەشەلەکانی چین بۆ نمونە فەشەلەکانی ئەوەیە کە ئەمانە نەوتی هەرێمی کوردستان جملەی بەسیط ئەڵێم ناچمە سەر تەفاسیلی عیلمی فەشەلەکەی ئەوەیە ئەمانە نەوتی هەرێمی کوردستانیش و نەوتی کەرکووکیشیان نەفرۆش ناتوانانی موچە هەرێمی کوردستان بن لەوە زیاتر چی یعنی بەنەوتی هەرێم و بەنەوتی کەرکووک ئایانوت ئێمە پارەی کۆمپانیەکانمان پێ نادرێت پارەی ئەو ئوجورەمان پێ نادرێت کە عقودەکان خسوێتە سەرمانێنی گرێبەستەکان خسوێتە سەر ئێمە و نەیانتوانی موچەی فەرمان بەرام بن لەوە فەشەل زیاتر چییە یعنی هیچ مناقەشەی تری نایە بەڵام بۆ دەسەڵاتدارانیش فەشەل بووە پارێکی زۆریان دەست نەکەوتووە لە ڕێینەوتەوە نی بۆوان سەرکەوتن نەبووە بۆ خۆیان ئەمە قسەیشی جوانە ئەمە ڕاستە یعنی بەهۆی سیاسەتی نەوتیەوە پارتی توانی 45 کورسی بێنێ یعنی تۆ سادی قەت بە من حملەیەکە بینم لەسەر کەناڵی پێیام ئەگەر خەڵک کۆمەکتان نەکابێ کەناڵەکەتان داخن ئایا کەی 24 و ڕووداویشە و شێشەیان هەیە زیاتر لە 100 ڕۆژە میدیاکارەکانی گۆڕان معاشیان وەرنەگرتووە ئایا میدیاکارەکانی کەناڵەکانی تریش ئەو کێشەیان هەیە بێگومانیانی ئەوان ئەم دەسەڵاتیان مەسەلەن ئەوەی کە فەزای گشتیان پڕ کردووە لە قسەی خۆیان بەهۆی نەوتەوە کردویانە مێدیایان داناوە حیزبەکانیان کردووە پەلرەمانتاری پێ ئەکڕن سەرکردایەتی پێ ئەکڕن وان کردو تەنانەت کۆمەلگەکان بە تەواوی بێ ئومێد کردو ئەمە ڕاستە بەڵام ئایا ئەم سەرکەوتنە تاکەیە زانی کاک حەکیم ئەمان پێم وایە دڵیان بەوە خۆشە کە پێیان وایە لەم جوزئیەتەیە لەناو ئەم لە سایە چلەیە لەسناو ئەم لە سایە چلەیە توانی ویانە زۆری نەبن بەڵام هیچ حسابێک بۆ لە سایە 60 ناکەن بەڵام واوەیلا بۆ ئەو ڕۆژەی ئەم لە سایە 60 ئەم لە سایە 60 وا بێ ئومێ دەبێ کە فاتیحیان بۆ بخوێنێ ئەو کاتە نەمەسیریان لە سەدام نە لە قەزافی نە لە هیچ کەسیش کە باشتر ناوێ بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی
لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاتان لەوێت بینێرانی بەڕێز کاک کۆشەر بگەرم لای بەڕێز سەبارەت بە ئێمە لە سەروبەندی پێکێنانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێ دوای ئەم کابینێ توانێت کێشەکانی لەگەڵ بەغداد و لەگەڵ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی چارەسەر بکات؟ چی لە عقڵێتی ئەو کابینەی ئێستا ئەگۆڕێیان کابینی نوێ ئەگۆڕێ تا پێمان وابێ لەگەڵ بەغدادا ئەتوانێت مەسەلەن گۆڕانکاری بکات؟ ئەو کاندیدێکی نوێ هاتووە مەسەلەن بۆ سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی شەر زیندوو دەکرێتەوە. من پێم وایە سەر بە یەک مەدرسەن، یعنی ئەوەی کە ڕووەدا تەنها بریتیە لە ڕاگررتنی باڵانس لە ناو بنەماڵی باشزانی. ئەنی هەتا ئێستا تەنانەت ئەوەی کە نێچیروان کراوە بە کاندید بۆ سەرۆکی هەرێم ئەیانەوێ پێشتر زمانی ئەوە بکەن کەەوەی ئەو ئەڕوا بەبێ مشکیلە دوایی بێنە سەر حکوومەت، یعنی بێنە بەرچاوی خۆت. ئێستا ئەم جۆرێ لە ناکۆشی هەیە یان جۆرێ لە بێزاری هەیە. زانی ئەوەی کە ڕوئەدا لە دروستکردنی کابینە هیچی فەرقی نیە لەوەی تری. ینی پێم وایە سیستمەکە یەک سیستمە، عقلێتەکە یەک عقلێتە، تێگەیشتنەکە یەک تێگەیشتنە. ینی کابینەی یەک دڵنیاتەکە کابینەی لەگەڵ کابینەی پێنج لەگەڵ کابینەی شەش هیچ فەرق نییە، هیچ یعنی یەک عقلێتە بەشی زۆری پێوەستە بە لەبارێکیان پێوەستە بە ڕاگررتنی باڵانس لە ناو بنەماڵی بەرزانیە بۆ تەوریثی حکم لە سیستمی سیاسی هەرێمی کوردستانە. یعنی وتاوە باشکرایانەوێ هەرێمی کوردستان بکەن بە سیستمێکی حکومڕانی بنەماڵی. بەڵام مافی خۆیان نیە کە چی پارتی مەسەلەن براوی هەڵبژاردنە خۆیان بە براو زەخیر مافی خۆیانێتیش مەسەلەن خۆی بە براوان سەرکەوتو نەبوونە لەمڕۆ. نەخیر هیچیان مافی ئەزانی هەردووشیان مافی خۆیانە لە ناو خۆی کۆمەڵگەکە، لە ناو خۆی حیزبەکەی خۆیانە، لە ناو خۆی حیزبەکەی خۆیان، ینی پارتی لە ناو خۆیە بۆی هەیە هەر سیستمێکی بەدڵە، سیستمی بنەماڵەیە، ینی هەر سیستمێکە جێبەجێ بکە، بەڵام ناتوانێت بیسە پێێنە بەسەر کۆمەڵگەکەیە بە زۆرە. جارە خۆ گەرباسی نەتیجەی هەڵبژاردن بکەین دیسانەوە دێمەوە ئەگەڕێمەوە بۆ ئەوە تۆ کەمینەیت سەڵی بەشداری نەکردووە لە سایە چلی هێناوتە لەو لە سایە چلەشی لانی کەم لە سایە 15 بۆ دەی تەزویرە باشە دوایەوە لەناو ئەو زۆری نێشاکە هێناوتە بەشێکی ڕقعەیەکی جوگرافیە منطقەیەکی جوگرافیە کە ئەم جارە لە دهۆک و لەو منطقەیەش کە پارتیتیا زۆرینەی هەر ڕەهایە لە سایە 55 و 6 بەشداری نەکردووە لەبەرەوە ئەم سەپاندنە یعنی عاقبەتی خێر نابێ بۆ مجتەماعەکەی ئێمە پێم وایە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیە کە بۆ عاقبەتی خێر نابێت لە کاتێک ئەگەر کەسێک لە بنەماڵێکیشی بێت و خزمەتی خەڵکی کوردستان بکە بۆ ینی خێر نابێت 15 ساڵە بەدەست شێوەیە ئەم هەرێمی کوردستانە یعنی لە 2000ەوە با بڵێن لە 2005ەوە با بڵێن بەدەست شێوەیە بەدەست پارتیەوە نیە بەدەست نێچیروان بارزانیەوە نیە چێ ڕێ لێگرتوون ئەگەر خزمەت نەکەن یعنی ئەگەر بەم هەموو ساڵە ناتوانانی بە خزمەتکەن ساتوان خزمەت بکەن من بەڵام دیسانەوە ئەڵێن با 4 ساڵی تریش خەڵکی کوردستان
کە ناچێ بۆ دەنگدان و دەنگەداتەوە بە ئەوان با چاوەڕام کردزان چیان بۆ کە من تەمەنا ئەەکەم هەڵە بم و تەمەنا ئەەکەم ئەم سەردەمەی کاک مەسرور سەردەمێکی تەواو جیاواز بێت باش بۆچی وتە ینی بۆ لایەنێک مافیەوەی نستیم لە ماڵی بەسەر خەڵکی و سام سەپێنی ینی براوی هەڵبژاردنە و مافەت پێنادە ئەزانی براوی هەڵبژاردن وەکو وتم ینی لعبەکە خۆی کۆی لعبەی سیاست یان قواعدی لعبەکە قواعدێکی سەقەتە یعنی پڕێتی لە ساختەکاری پڕێتی لە فێڵ پڕێتی لە گزیکاری پڕێتی لە ناومێتکاری پڕێتی لە ململانەی نابەرابەر تۆ هەموو داهاتی ناوخۆ هەموو داهاتی نەوت هەموو هێزی پێشمەرگە هەموو ئەوانە بەکارهێنی لە ململانەی سیاسیە کۆمەڵگەکە بە تەواوەتی بێئومێدەکەی کۆمەڵگەکە دەگەوجێنی کۆمەڵگەکە تاریکاندنەکەی کۆمەڵگەکە پڕەکەی لە ئیعلامێک کە نابەرپرسیارەتی دروستەکە ئیعلامێک کە بە خەڵکەڵێ وەرە بۆم هەڵپەڕە 10,000 تێمێ وڵات باش هەڵ نەپەڕیوی تۆزیش کەش هەڵپەڕە بە 10,000ەکە و تەواوکەی 20,000ەکە و تەواوکەی ئەم جۆرە ئیعلامە هەمووی بەپارەی نەوتە ڕوازانی هەمووی بەپارەی ئەو خەڵکانە ڕوا کە پارەی نیە قوتوێ شیر بۆ مناڵەکەی بکڕێ یعنی ئەم جۆرە ململانەیە پێ دوا بێت تۆ حەقی ئەوەت هەیە خۆ بسەپێنی من شتێکی پێ بڵم خۆزگە بە ڕوبع خۆزگە لە سایە 5 و لە سایە 10 تەنانەت کە من دیسانەوە دڵخوازی ئەم سیستەمە نیم بۆ معلوماتت یعنی دژیم بەڵام لە سایە 5 و لە سایە کەمتر لە 5 مەمالیکەکانی خلیجیش بیان توانی بە خزمەتی ئەم میلەتە بکەن بە ڕوبعی شێخێکی وەکو ئالن هەیان لە ئیمارات و لە دوبەی و ئەوانە بیان توانی بە خزمەتی ئەم میلەتە بکەن کەکەمانە هەموو شتێکە بن بۆ خوان هیچیان بۆ میلەتەکە ناوێ یعنی تۆ دیقەت بە ئێستا خەریکە تیارەی تەکسی و کۆپتەر و بەمانە هاتوچۆکەن چونکە ترچیتر پێیان وایە لەسەر جادەکانیش نابێت لەگەڵ خەڵکا بن تۆ لە مۆدێلێکی لەم شێوازەیە کە تۆ هەموو شتێکت بۆ خۆتە هیچت بۆ میلەتەکەت ناوێ تۆ پێ بڵم ینی زۆر باشە چیەکەی بەسەرەوە بڕۆ بیکە ئەگەر لە ماوەی ڕابردوودا فعلەن سەرکەوتوو بوونایە ئەو بە سەرکەوتون و وڵاتەکان ئاوادان کردوێتەوە بەشێکی زۆری بۆ خوانە بن و بەشێکی شەدەن بە میلەتەکە بەس هەموویە بن بۆ خوان هیچ نادەن بە میلەتەکە موچە نادەن بە خەڵک موچە بەڵام دیسانەوە ئەیڵێمەوە ئەو میلەتەی کە موچەی ناداتێ ئەچێت دەنگ نادا و ئەچێ بەشداری ناکە کە حەقیەتی بەشێکی بەڵام حەقی بەشێکیشی ناحەقیەتی بەشەکەی تریشی ئەچێتەوە دەنجی بۆ دادەنی کاک حەکیم ئەم سیستەمە سیاسیە خەڵک شۆ دەنجی داوەتێ ها یعنی بیانە بەرچاوی خۆت پارتی 15 کورسی تەزویرە باشە بەڵام سیەکەی تری هەرچۆنێ بە قەناعەتی کردووە چێ دەنجی باتێ یەکێتیش باشەشی تەزویر بێوانە لەبەرەوە ئەم خەڵکە ئەبێ باجی یعنی ئەوە باکە ئەبێ خۆی یانە منێت ئەو قسەی دووبارەکەم و ینی لە ئاخر بەرنامەی ڕوبەڕوایەوە ئازانم کاکنەو شیروان ڕەحمەتی لێ باشکراڵێ ئەوەی کە لەسەر ئێمە بێ لە هۆشیارکردنەوەی میلەتەکە بەوەی کە چی حەقیەتی و چی حەقی نییە چی ئەرکێتی و چی واجبێتی هەموویمان جێبەجێ کردووە ئەنی کۆمەلگا بێ خۆی لە ڕاستیدا ئەم 4 ساڵە چاوەڕوان بێ بزانێ ئەوەی کە دەنجی نەداوە ئەوشی کە دەنجی داوە چۆن ئەیبن بەڕێوە باش ئێستا کە یەکێتی و پارتی خۆیان بە براوە دەزان براوی هەڵبژاردن دەبێت لایەنەکانی تر چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن بێ ململانیان لەگەڵا بکەن ململانەیەکی چۆن ئەزانی من ئەو پرسیارەت شتێکی بیرخستمەوە فعلا زۆر بەبێ منەتانە خۆیان بە براوە ئەزانن یعنی هەز بە غڕورێکی سەیرەکەی تیانە ینی بڕۆ میدیای پارتی سیرکە لێ دوانی ئەندامەکانیان سیرکە هەتا تەنانە دێشێتیش ینی یەکێتی سیرەکە ئەوەیە پارتی بە دوو ئەوەی ئەوی هێناوە هێشتا یەکێتی خۆی بە براوە ئەزانێ بۆ چکە پێیان وایە لێ گۆڕان زیاتریان هێناوە بەس لە جوزئێت بەس ململانەیەکیشی ڕەوایە و شەرەفێکی گەورەشە زین لە فیلمی عومەر موختارە لەقتەیەکی تیان جوزئێتێکی تایە بەشێکی تایە زۆر سەرنجڕاکێشە یەکێک لە با بڵێن سەرکردە سەربازیەکانی ئیتالیا کاتێک کە عومەر موختارە گرن عومەر موختارە بەنە ژوورەوە ئەڵە تۆزە چاوەڕام بکە چونکە لە شوێنێکی دوورەوە ناچارت کردوون بێن بۆ ئێرە عومەر موختار وەکو شاخێک ئەوەستاوە لە بەردەمیە پرسیارێکی لێکە عومەر موختار جوابیاتەوە بەس ئەم جوابم ئەوێ بۆ ئەو بەرنامەی تۆ ئیتاڵیەکە پێڵێ ئەو فەرماندە ئیتاڵی پێڵێ تۆ پێ دوا بوو بەم چەند کەسە کەمەی کە لەگەڵ تا بوو ئەتوانی ناچارمان کە وەکو ئیتاڵیا لیبیا بەجێ بێڵین ئەڵێ حاربناکم وذلك يكفي یعنی چی ئەڵێ شەڕمان کردن ململانێمان کردن ئەمەش خۆی بەسە یعنی هەر مجرد ئەوەی شەرەفی ململانێمان لەم شەڕیا پێدراوە زۆرە من بۆ خۆم پێما گەورەترین سەرکەوتن و شەرەف بریتیە لەوەی ململانی ئەم سیستەمە سیاسیە بکەی و بەرامبەری بوەستیتەوە ئاڵای سپی هەڵنەکەی هەرچەند کەمیش بیت
هەرچەند کەمیش بیت یعنی ئەزانی کەمێتی پەیوەندی بەینەوە نیە وەیەکێک لەو ئاەتە زۆر جوانانەی کە لە سوڕەی کەفە هەیە کاتێک باسی ئەو گروپە ئەکا کە ڕوبەڕووی سوڵتەی ئەو کاتە ئەبنەوە چۆن باسییانەکە خوا ئەڵێ إذ أوى فتية آمنوا بربهم وزدناهم هدى قرأ آياتكم غلط نوت به ذو فتية آمنوا بربهم وزدناهم هدى كومالا جنجبون باورين بخوا ويمش إيه ما كردن هداية ما ده لبروا هرجيس پەیوەندی بۆ نێت تۆ کەمیان زۆری گرنگەوەیە لەسەر ڕێگە ڕاستەکە یان لەسەر ڕێگە ڕاستەکەنی ئەو دیفاعی ئەیکە دیفاعێکی ڕەوایە یان ڕەوانیە ئەو ڕێگای تۆ لەسەریایی با کەمیشبی با خەڵکیش بە ناحەقت بزانێ بەڵام گرنگەوەی تۆ ڕێگەکەت ڕێگەیشی ڕاست بێ لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە ئەو هێزانی لە دەرەوەی یەکێتی و پارتین ئەبێ ململانەیان بکەن نابێ بچنەتە نیشتیانەوە باش ینی پێ دوانە نابێت لایەنەکانی دەرەوە بەشداری کابینەکە بکەن مەسەلەن بستنەوەی گۆڕان مەسەلەن ئەگەر کۆمەڵە لایەنەکانی تر نابێت بەشداری ئەم کابینەی بکەنەوە بۆ چوونی بەڕێز من لە ساڵی 2013 ئەو کاتێک کە گۆڕان بەشدار بوو ئەو کاتە کە هێشتا کاک نیشانیش لە ژیانە بوو من تارێکم نووسی کە کاتی دیش لە مەخواردنەوە نیە لەگەڵ پارتیە و دژ بوو بێگومان ئێستا زۆر زیاتر دژم و پێم وایە گۆڕان لایەنەکانی تری کۆمەڵ بە تایبەتی و لایەنەکانی تریش دەتوانن جەبهەیەکی فراوانی ئۆپۆزیسیۆن بوون دروست بکەن خەڵک چی دەوێت لەم لایەنانە کاک حەکیمانی خەڵک دەیەوێ فشارێ دروست کۆن لە یەکێتی و پارتی خەڵک خزمەتیان بکەن نایەوێت چی بەتەنیشتیەوە وەزیرێکدانی سوێنێت ببێ بە پارتی نایەوەی ناوێ یان وەزیرێکدانی هیچی بەدەست نەبێ یان وەزیرێکدانی هیچی لەبەر نەڕوا حکوومەتە قوڵەکە خۆی بەدەست یەکێتی و پارتیەوەی ئۆتۆماتیشی ینی تۆ ینی خەڵک نایەوێ ببی بە شایەتی زوور ئەوێ فشار دروست بکەی ینی ئەگەر ئەمانە هیچ نەکەن بەس بتوانن لە ناو پەرلەمانە لەسەر شەقامە لە دەرەوە زەخت لە یەکێتی و پارتی بکەن ئەوەی کە وەخت خۆیان و ئەم قیرە ڕەش و جوانە شەقی کاک نەوشیروانە هەر بەم نەفەسە خۆ خەڵک چی لەو حیزبانە دەوێت من ئەزانم کە ململانەی لەگەڵ یەکێتی و پارتی زۆر قورسە من ئەزانم کە بە هەموو شێوازەکانەوە حیزبانە بخنچێنن گۆڕان کۆمەڵ بە تایبەتی و هێزە ڕەسەنانەی کە ئەزانن کە هینیان هەیە جۆرێ لە یاخیبوونیان تایە ئەیانەوە بیان خنچێنن بەڵام پێم وایە هێشتا ئەگەر تەنانەت بەدیدی من تەنانەت ئەگەر ئەم حیزبانە ناچار بن بەداخستن مهمترە لەوەی کە بڕۆن لە پاڵام سیستمە درێژە بەم سیستمە سیاسیە بن کە بەشێکی خۆیان و تویان ئەم سیستمی کریپتۆکراسیە وتوانەمە سیستمی حکمی چەتەکانە لە کوردستانی عێراقا تۆ ناتوانێت چیتۆ پاڵ لە پاڵ چەتەکانە حکمڕانی بکەیت تۆ توانی فشاری لێ بکەیت توانی گەمەی دیموکراسی تەواو بکەیت توانی بیبم بە معارەزە دەنگت کەمە مشکلە نیە بەڵام تۆ لەگەڵ یامە بە هەر هەنگاوێگەنێن لەگەڵ یامە بە ئێساڵان وەڵامان بە ئارەزوی خۆیان تێپەڕێن با تێپەڕێنن خۆی مەختی خۆی یەک کورسیمان نەبوو لە پەرلەمانی کوردستانە حملەیەکی گەورەمان کرد لەسەر سیستمی لەسەر مەسەلەی یاسای لەسەر مەسەلەی دەستور ئەو کاتە ڕێگری زۆرمان لێ کرد هەر لە ڕابردووشە ینی هێشتا کۆمەڵ خەڵکی زۆر هەبوون هیچ ئێستا ئەو گروپ ئەو فشاری کە بەشێک لە نخبەیکە خۆ هیچ حیزبیشی هیچ کەسێکی نییە لە پەرلەمانە حیزبیشی نیە بەڵام ئەتوانێت جۆرێک لە وشاری دروستکاتوانێت کاریگەریش ئەزانی گەورەترین تەحەدا لە ئێستا دەستگرتنە بەو ئومێدەوەی کە هەیە لە مجتەمەعە ئەزانم خەڵک بێ ئومێد بووە ئەزانم خەڵک نەحەقیشی نییە بێ ئومێد بێت ینی لە گۆڕانە لە کۆمەڵە لە لایەنەکانی ترە دوایەوە یەک نمونەت پێڵم زۆر مهمە لەم دقیقە ئەمە تەرکیزت لام بێت ئەگەر بەشداریکردن لە حکوومەتە لەگەڵ یەکێتی و پارتی باش وایە فریای حیزبێکی وەکو یەکگرتووە کەوت چۆن یەکگرتوو ساڵ 1994 دروست بووانە خوانی ئەلان کردەوە کاتە لە 96 لە حکوومەتێک لە دوایەکەکانی پارتیا بەشدارن لە هەولێر لە 2005 لە حکوومەتا بەشدار بوون تا ئەو 4 ساڵی کە لەگەڵ گۆڕان و کۆمەڵوانەی ئۆپۆزیسیۆن بوون دەورەی ڕابردوش لە حکوومەت بەشدار بوون ئێستا بڕیاریشانداوە جگەی دەستخۆشیە بەدیدی من کە بەشداری ناکەن لە حکوومەتا بەڵام ئەگەر بەشداریکردن لە حکوومەتا فعلا سوودی هەبوایە ئەبوو یەکگرتووە ئێستا هێزێکی زۆر گەورە بووایە چونکە بەراورد بە کۆمەڵ و بە گۆڕان تەمەنی ئەو لە حکومڕانی و بەشداریکردن لەگەڵ یەکێتی و پارتیا لە حکومڕانیە زۆر زیاترە چەند کابینێک بەشداری کردوانە وەزیری هەبوو وەزیریشی هەبوو دوانی هەبوو هیچیشی هەبووانە بەڵام چی استفادەیەکی لێ کردووە هیچ هەرتەنانەت پێم وایە شانی خۆی ئارداوی کردووە بەس بەرەم پێم وایە پێداچوونەوەیکی قوڵ بکرێبەوەی کە لەسەر ئەساسێک بەژاریە زۆر باشەکەسێک دوای یەکتر بەجێهێشتنیش مهمە ینی بەتایبەتی بەجێهێشتن زانی کۆمەڵ و یەکگرتوو بەتایبەتی لە ماوەی ڕابردوودا کۆمەڵ و گۆڕان عفوا کۆمەڵ و گۆڕان بەیەکەوە بوون و ئەو هێزانەی کە نەهجی سیاسیان یان تێڕوانینیان بۆ گۆڕانکاری لە سیستمە سیاسەکەیە وەکو یەکە پێویستە ئەم پرۆژەیە بەردەوام بکەن جا پرۆژەکانی چاکسازیە پاکێجەکانە هێتەنانەت پاکێجەکانی چاکسازی کە وەختی خۆی پەسەندێتی هەموو لایەنەکانی بێگرتووشەوە لەسەر بۆ ئەوانە پێویستە جاریش کە بهێنرێنەوە پێشەوە تەڕح بکرێن کە ئێمە ئەومانەوێت
ئێمە ئەومانەوێت باچێتی و پارتی جێبەجێ بکەن با پارتی کە ئێوێت پێیان وایە ئەم حکوومەتێکی خزمەت گوزارە بێ با جێبەجێ بکەن بەڵام مەرجنیە تۆ ئیلا بڵێ خۆم ئەبێ بەشدار بم بۆی بچم جێبەجێ بکەم ینی ئەسڵەن یەکێتی و پارتی ئەیانێ هەموو ینی بەدیدی من پێیان وایە هەمووی بەشدار بێ باشە هەمووی بەشدار بێ باشە بۆی هیچ نەکەن خەڵکیش کەسی نەبێت مەسەلەن دیفاعی لێ بکات لەسەر شەقام بۆیە من پێم وایە بۆ هەرێمی کوردستان بەڵام بە تێڕوانینێکی نوێ بە تێڕوانینێک کە پەیوەندی بە خزمەت گوزاریەوە هەبێ بە تێڕوانینێک کە ئەم زوڵمە جوگرافیایی کە هەیە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی ڕاست بکرێتەوە ینی ئەم سنوورە پێویستی بە خزمەت گوزارێکی ێزگار گەورە هەیە زۆرینەی حیزبەکان قورساییان لەم منتیقەیە لە بارێکیە پارتی کە ئەوێت بۆ نمونە ینی ململانەیە کە بێ لە بینی شێتی و گۆڕانە لە بینی گۆڕان و لانەکانی ترە بەشێکی بۆیە کە ململانێ لەم منتیقەیە هین کات بهێڵێتەوە ململانە بهێڵێتەوە منتیقەیە باجەکەی بە بۆیە مەسلەی خزمەت گوزاری و مەسلەی خزمەتکردنی ئەم منتیقەیە و هەڵگرتنی ئەو زوڵمە جوگرافی کە لەسەر ئەم منتیقەیە هەیە هەرچی هەموو لایەنە سیاسی باشە بەس سەبارەت بە کۆمەڵ و گۆڕان پێ دوێ هەوڵێکێ بۆ لێک ترازانێن دەوێت مەسەلەن ئەم دوو پارتە چۆن مامەڵی لەگەڵا بکەن لە بینی گۆڕان و کۆمەڵە هیچ وەرەقێکی نووسراو نیە بۆ ڕێکەوتن بەڵام تێگەیشتنێکی قوڵ وەسیقەیەکی قوڵی دوولایەنە هەیە کە خەلەلی تیا کەم تیا دروست بووە من پێم وایە بەرپرسیارەتی هەردوو لایەکە بیپارێزن بەرپرسیارەتی گۆڕان گەورەترە بۆ پێی کە گۆڕان سێم گەورەترین حیزب سەرباری تەزویریشەوە یعنی لە تەسەسولی ئەخیرە بۆیە بەرپرسیارەتی گۆڕان گەورەیەوە هەر هەوڵێک ئەگەر هەبێ کە من بخۆم پێم وایە هەیە هەوڵی چی هەیە ینی هەوڵێەوە هەیە کە بۆ نمونە پێویستە حکوومەت سێلایەن پێشی بێنی ولانەکانی تر ئۆپۆسیۆن بن چکە زانن یان ئەگەر گۆڕان لە ئۆپۆسیۆن بوونان لە ئۆپۆسیۆنانە بێ ڕەنگە ئۆپۆسیۆن قورسایشی ئەو تۆی نەبێ یعنی خۆ دەزانی لانی کە بچ لەناو پەرلەمانە 12 کورسێ زۆرە بێجگەلەوە گۆڕان شەقامەکەشی شەقامێکی تووڕێ ینی شەقامێکی کاریگەرە بۆیە من بخۆم پێم وایە بێ ئەم جەبهەیە بێکەوە بمێنێتەوە ئەم جەبهەیە بێکەوە بمێنێتەوە چونکە ئەم 45 کورسی پارتی و ئەم 21 یەکێتیک نهاتی تاریخ نییە یعنی حیزبی سیاسی عادەتەن لە 4 ساڵاکە تووشی نەکسەیەک دێت تووشی شکستێک دێت خۆی ئامادەکە بۆ 4 ساڵی داهاتوو ناچێت دەست و پەنجەنەرم کا لەگەڵ ئەو واقعی کە هەیە نەخێر یعنی ئەماکە بە قۆناغێک بە خۆداچوونەوە من پێم وایە هەموو لایەنەکان کۆمەڵ گۆڕان یەکگرتو هەموو لایەنەکان تەنانەت نەوەی نوێش کە پێی وابوو دەنجی شێتی و پارتیە با دەرکەوت تەنها دەنجی گۆڕانە باوە و دەنجی لایەنەکانی ترە باوە یەکگرتوش کۆمەڵ تۆزە سەلامەتر دەرچووە دەرکەوت دەیشێتی و پارتی دەنگلت لەوان نابە یەکێتی هەژدەی هەبوو کردیان بە 21 پارتی سیوەشتی بوو کردیان بە 45 یعنی دەرکەوت کە نەوەی نوێ شەر لەسەر ئەم هینە ئەژی یعنی ئەوانیش پێویستیان بە پێداچوونەوەیەکەیە زۆر باشە بە سندێک کێز بۆنمە کە براری ئۆپۆزیسیۆنیان دا ئێمە زیاتر لە ڕاگەیاندنەکانیان دەبین ئەوەندەی کە بۆنم دژایەتی کۆمەڵ و مەسەلەن گۆڕان دەکەن ئەوەندە دژایەتی پارتی و یەکێتی ناکەن ئۆپۆزیسیۆن بوون ئەوا دەبێت بە بۆچی ئەمە زۆر خراپە یعنی من بخۆم پێم وایە ئینسان تا ڕادەی شک ئەڕوا ینی شک ئەڕوا بۆی کە ئایا ئەمانە بۆی بوون بە ئۆپۆزیسیۆن بۆی پەلاماری یەکگرتو و کۆمەڵ بن عەفوەن گۆڕان و کۆمەڵ بن یان بۆ بوون بە ئۆپۆزیسیۆن بۆی دژی سیستەمەکە بوەستنەوە کە هەمومان دەزانین سیستەمەکە بەدەستێتی و پارتیەوەیە ینی ئەمە بەم شێوازە بەدگومانێک دروست دەکا کە ئەمە هەر ئۆپۆزیسیۆن نەبووە باشتر بوو چونکە لە برێوەی ڕووی لە ئەسڵی قەزیەکە بێ ڕووی لە ئەو گروپەیە کە خۆشی قوربانیە یعنی ئێستا چی یەکگرتو چ نەوەی نوێ ئەزانن کە کۆمەڵیش و گۆڕانیش قوربانی ئەم سیستەمەن جەماوەرەکەیان دەنگەکانیان سیستەمەکە کۆی سیستەمەکە بەدەستێتی و فاعلی سەرەکی بکەری سەرەکی لە کوردستانی عێراق لە سیاسەتە یەکێتی و پارتیە هەر کەسێک خۆی لەمە بەولا بخە یعنی لە ڕاستیە نایپێکێ بۆیە پێویستە هەموو لایەک یعنی ئەمە بنەوە خۆش دەزانی ینی لە ماوەی ڕابردوودا بەداخەوە یعنی نەوەی نوێ من یەکێک لە گلەکانم ئەوەیە ئەوەندەی هەوڵیاندا بڵێن هەموو حیزبەکان وەکو یەکوان کۆمەڵ وەکو پارتیە گۆڕان وەکو پارتی و یەکێتیە یەکگرتووەکەوانە پیان وا بوو ئەگەر خەڵک بەگشتی بێ ئومێد بکەن خەڵکە چێ دەنگەدا بەوان خەڵکەکە لە هەمووی بێ ئومێد بوو بەنەوەی نوێ شۆ نەچوو دەنجانەدا لە ساشەسی چوو دەنجینەدا ئەمە هەڵەیە ئەم تێگەیشتنە هەڵەیە پێم وایە برادرانی نەوەی نوێ بێ کە ئێستا هێزێکن کورسیان هەیە لە وەسەتەکان چ لە بەغاچ لە هەرێمی کوردستان ئەبێ بەخواندا بچنەوە بۆی کە بزانن خطابیان ئاراستەی چی ئەکەن نەگەوەی کە تۆ ژەهر بڕێژی بەرامبەر بە وەسەتێک کە خۆ دەزانی قوربانیە تۆ ڕوود با لە هەرمی دەسەڵاتەکە بێت تەبەنەوەمانەوە نیە کە ڕەخنە نەبێمانەوە جگە لە نەوەی نوێ مەسەرەن ئێستا لە برێەوەی کە بێتەوە پۆسیۆن دەسەڵات بۆتەوە پۆسیۆن مەسەرەن لایەنەکانی وەڵام من تەمەناکەم ئەزانی چی من تەمەناکەم برادرانی یەکگرتوو بە تایبەتی پێم وایە ئەم بڕیاریان کە داوەکە بن بە پۆسیۆن بڕیارێکی ئازانەیە و دقیقە بەس کاتێک زۆر دقیقە کە فعلن ئۆپۆسیۆنی یەکێتی و پارتی بن نەک ئۆپۆسیۆنی گۆڕان بن ئۆپۆسیۆنی کۆمەڵ بن یان ئۆپۆسیۆنی خۆیان بن
نەخێرە بێ قسە لەسەر سیستمەکە بکەن چکە ئۆپۆسیۆن بوون کاگری حەکیم ئۆپۆسیۆن بوون گۆڕان ڕەنجێکی بۆ ڕشووە گۆڕان یعنی لە 4 ساڵی ڕابردووە بە تایبەتی ئەوەی کە پێویستە ئۆپۆسیۆن بوونی پەرلەمانی دیارە چیە و چۆنە ئەوەشی کە لە شەقامە دیارە چیە و چۆنە بەس قسەیەکەیە گرنگە ئەم هەر لایەنێک بە گۆڕانی شو ئەگەر ببێ بە ئۆپۆسیۆن ئەبێ نەفەسێکی نوێی هەبێ و ئەگەر لە دەسەڵاتیشا بەژار بێ بە نەفەسێکی نوێ بکە من تەمەنە ناکەم لە دەسەڵاتە بەژار بێ ڕێی شەخسی خۆم بەڵام پێم وایە بە نەفەسی کۆن نە ئۆپۆسیۆن بوون نە لە دەسەڵاتە بوون چیتر خەڵک نایکڕێ. بەڵێ سوپاس دەکەم بەڕێز هۆژار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ. بارێکی قورسە بۆ قیامەت ئەمانەدا بخوێن خەڵکێک مادەی هەبێ پارەی هەبێ ماڵی هەبێ خەڵکانیش تر لەولاوە هەیبن هەیان بێ بچن سەر بکەن لە ڕۆژی قیامەتدا ئیوان حەسرەتە پەشیمان بوونەوەیە. ئەمڕۆکە بەشێکی گەورە لە گەیاندنی ئەم ڕیسالەی ئیسلام گەیاندنی پەیامی پێغەمبەری خوا گەیاندنی سونەتەکان و ڕێباز و دەعو و بانگەوازەکەی و ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەر بەڕاستی لە ڕێگای ئەم مینبەرە ئازادانەوەی ئەم کەناڵە جوانانەوەی ئەم کەناڵە پاکانەوەیە کەناڵە ئیسلامیەکان کە خزمەتیان بە کۆمەلگا کردووە خزمەتیان بەم شیرازەی ئەم مجتەمع و کۆمەلگایە کردووە یەک ریزی و تەباییان بڵاو کردوەوە کە بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بە یەک ریزی و تەباییە و عیبێک دەبێت بۆ هەمومان کە کەناڵی ئیسلامی و کەناڵی دینی و کەناڵەکە باسی ڕەوشتی جوان و پاک و ڕەسەنی ئەم میلەتە دەکا ئەوانە دابخێن